شێخ مەحموودیش ژەهر خوارد کراوە. شێخ مەحموودی حەفید یەکێک لە نەوەکانی شێخ مارفی نۆدێ یەکەم مەلیک و دامەزرێنەری حکومەتی کوردستان کە لە مێژووی کورددا زۆربەی وێزگەکانی ژیانی ڕوون و دیارن. ئەوەی کە خیانەتی لەگەلەکەی نەکردووە هەرگیز سازشی لە مافی کورد نەکردووە. ئەوەی کە لەگەڵ ئینگلیزدا جەنگاوە و زۆربەی ساڵەکانی تەمەنی لەژێر زەبری دیلبووندا بەسەر بردووە بەڕوونی دیارن. بەڵام هەندێک لایەنی ژیانی هەیە کە بەویست بێت یاخود بەخۆنەویستی لە مێژووی کورددا شاراوە بوون و باس نەکراون. یەکێک لەو لایەنە گرنگانە شێوازی مردنی ئەو مەلیکەیە کە ساڵانێکی زۆر بەو جۆرە باز دەکرێت کە مەبردنی ئاسایی مردووە، بەڵام بەڵگەکان واناڵێن. شێخ مەحموود لە ناوەڕاستی ساڵانی 1950دا بەهۆی نەخۆشیەوە دەبرێت بۆ بەغداد. لەوێ لە نەخۆشخانەدا چەند کەسێکی نزیکی خۆی ئێشکگری بوون. یەکێک لەوان کەسایەتی دیاری کورد مامۆستا فواد عارف بووە. ئەم مامۆستایە دەگەڕێتەوە کە لە چەند هەفتەیەکدا چارەسەری تەواو بۆ شێخ کرابوو. پزیشکەکانی نەخۆشخانە بە ئێمەیان وت دەتوانن سبەینێ بیگەڕێنەوە سلێمانی. شێخ مەحموودیش بە تەواوەتی دۆخی جێگیر بوو. بەم جۆرە شێخ و هاوڵەکانی خۆیان بۆ گەڕانەوە ئامادە دەکەن. بەڵام کۆمەڵێکی زۆر سەرۆکۆز و کەسایەتی عەرەب لە بەغداد داوا دەکەن چەند ڕۆژێک شێخ مەحموود میوانیان بێت و سەردانی بکەن، دواتریش بگەڕێنەوە. شێخیش بە داواکەیان ڕازی دەبێت. لەو شەوەی کە کۆتا شەوی بوو لە نەخۆشخانە، کاتێک مامۆستا فواد عارف بە وەرگرتنی پشوویەک شێخ بەجێ دەهێڵێت، سێ کەس دەچنە ژوورەکەی شێخ مەحموود. دوانیان جلی پزیشکی و سێمیان وەک وەرگێڕ هاتووە. داوا لە شێخ دەکەن کە دەرزیەک بدات لە خۆی. شێخیش دەڵێت من دوێنێ هەموو دەرزیەکانم تەواو بوون. ئەوانیش پێداگر دەبن لەسەر ئەوەی کە دەبێت ئەو دەرزیە لە خۆی بدات. ئەوسا دەتوانێت لە نەخۆشخانە دەربچێت. پاش چەند ساتێک لە وەرگرتنی دەرزیەکە شێخ مەحموود داوای هاوکاری دەکا و بە کارمەندەکان دەڵێت وەک ئەوەی ئاگربەر بوو بێتە گیانم دۆخم وهایە. بەم جۆرە پاش چەند کاتژمێرێک شێخ کۆچی دوایی دەکات. بەوتەی مامۆستا فواد عارف پزیشکەکان بێ ئاگایی خۆیان لەوەها دەرزیەک دەربڕیوە. گەڕاندنەوەی تەرمی شێخ بۆ کوردستان دووبارە بوو بە هەوێنی خۆپیشاندان و ناڕەزایی قوڵی خەڵکی کوردستان. ئینگلیز بە مردوویش لەم مەلیکە دەترسا، چونکە تابوتەکەی شێخ ئاسەواری دوو گولەی پێوە بوو.